ئێرە شاری سلێمانی و 33 کچی دەڤژەن پێکەوە کۆبوونەتەوە و نمایشی پێرفۆرمانسێکی میوزیک دەکەن بۆ هەزاران بینەر. بۆ یەکەمین جارە لە شاری سلێمانیدا گروپێکی دەڤژەنی کچان بەم قەبارە گەورەیە پێکەوە کۆ ببنەوە و چالاکیەکی لەم شێوەیە ڕێک بخەن. ئامانج لەم گروپە ئەوەیە کە ئێمە ئەم گروپە بەردەوام بکەین وای لێ بکەین بێت بە سیمایەکی دیاری شاری سلێمانی و بتوانین بگەینە تەنانەت 100 خانم بۆی کە ئامێری دەفکە ئامێرێکە تایبەتە بە میلەتی کورد وەکو خۆی بمێنێتەوە ون نەبێت لە ناو میلەتی کوردە. خۆی عرضەکەمان ناوی چل ئاوازە لە چل کچپێک هاتوین بە میوانداری دوو نەرمەندی خۆشەویست کاکاڵۆ کاکاروانی نەی عرضێکی نمایشێکی دەفمان هەیە. سەرەتا ویسمان گروپێک هەبێت کە تایبەت کچ بێ لە سلێمانی بە تایبەتی چونکە شیوا پێش ئێمە یان نەکراوە یان ئەگەر هەژوو بێت حاڵەتێک دوام بووە و بەتەماین ئەمە ینی سەرەتای ئیشمان بێت و ئەم گروپە بەبەردامی بمێنێتەوە و پەڕی پێبین. بە هۆکاری ئەوەی دەڤژەنی پێویستی بە هێز و باز و ماسوولکەی بەهێز هەیە بەشێکی خەڵکی لەم ناوچەیەدا ژەنینی ئەم ئامێرە میوزیکیە بۆ کچان بە گونجاو نابین بەڵام کچە دەڤژەنەکانی ئێرە ئەو بۆچوونانە ڕەت دەکەنەوە. بێگومان تووشی کێشە بووینەتەوە هەر لە ئەوڵەوە بە حکمی ئەوەی زۆرینەی زۆربەیشان لە سەرەتای دەستپێکردنیان بۆ فێربوونی ئالەتی دەف لەبەرەوە ئەو شتێکی زۆر قورسیش بووە هەم بۆ مامۆستا پێشەمووی هەم بۆ خۆشمان کە بۆ نمونە هەنێکمان بەشێک لە دەفمان خوێندووە بەڵام هەنێکی تر هەر هیچیان نەخوێندووە تۆزێ ئەوە قورس بوو لە کاتی تەمرینکردناکە بتوانین یەک بگرینەوە کە بەیەکنەوە تەمرین کرد و دەف لەبێت. وا بڕیارە گروپی چل ئاواز لە کارە هونەریەکانی و بەردەوام بێت و لە ئێستادا هەوڵ دەدەن ژماری کچە دەڤژەنەکان لە چل ئەندامەوە بەرز بکەنەوە بۆ 100 ئەندام. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.